ئێمە هەر لەسەر دابوونەرێتی با و باپیرانمانین. بەشێک لە هاوڵاتیان لەگەڵ هەر جژنێکە باز لەوەکەن کە جژن تام و بۆی جارانی نەماوە، بەڵام لە هەندێک گەڕێک بە پێچاوانەوە دەرەکەوێ و بگریا گەرم و گوڕێکی زۆر زیاترە بێنرێت. ئەماش بە تایبەتی لە گەڕەکە میلیەکان زۆر بەڕوون و ئاشکرایی دیارە کە هاوڵاتیان پۆل جژنە پیرۆزەکەن و سەردانی دراوسەکانیانەکەن. بەشێک لەم دراوسیانە پێکەوە کۆبوونەتەوە و بەنیازن سەردانی دراوسەکانیان بکەن و جژنە پیرۆزیان بکەن. لێش پیرۆز بێت مبارەک بێت. سڵاوتان لێبێت جژنە پیرۆز بێ. ئێوە هەموو جژناناوە کۆبنەوە سەردانی یا دراوسەکانەکەن و جژنە پیرۆزە لێکەکان. پێشەکی یاخۆ بەخێر بن جژنیشتان پیرۆز بێت لە بەڕێستان و لە بینەرانی 1964. بەڵێ ئێمە وەکو پیشەی هەمیشەیمان هەموو ساڵانە لە هەردوو جژنەکان جژنی نەورۆز و جژنی ڕەمەزان و جژنی قوربان دۆست و برادەر و جیرانەکان و پێشەکی لە جیرانەکانەوە دەست پێ دەکەین. لەو گەڕەکەەوە دەستۆرێنەوە بە ئەولاوە ئەو دەدادەنیشی بەر لای خزم و کە دۆست و برادەر و ناساکان دەچێت. زۆر جار گوێبیستەوە بینەوە جژن تام بۆ جارانی نێمەوە، بەڵام لەو گەڕەکە میلیانە بینین پێچاوانەوە دیارە قەرەباڵێکی زۆرە بینرێت گەنج و پێکەوە سەردانی دراوسەکانەکەن. خۆی تام و چێژی جەژن لەگەرتم لە ناو شار جیاوازدا لە دەرەوەی شار جیاوازدا. ئێستا گەڕەکەشی وەکو قەڵاتی نوێ ئێمە هەر لەسەر دابوونەرێتی با و باپیرانمانین. بێگومان هەرچەندە بە وەکووانیشمان پێ ناکرێ بەس کەمێکمان لە کەلێنەکانیمان گرتوتەوە. ئەنی جەژنەکان لە مزگەوتەوە ڕاگەر بەڕێستان ئامادە بوو بن جژنانە لەگەڵ هەموو نوێش خوێنان دەکەن لە ئیمامەوە نوێشخانەکانەوە ئەدەکە هاتینەوە ماڕش لە دوای نوان خواردنەوە دەست بە جیرانەکان دەکەن لە بیداەتی ئیلە ئاخریەوە دەستا پێ دەکەین.